کۆمیسیاری باڵای نەتەوەی یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران بەخێرهاتنتان دەکەین. سوپاس بۆ ئامادەبوونتان بۆ ڕێوەڕسمیکردنەوەی قوتابخانەیەکی 12 پۆلی لە ناحیەی کەورگۆسک. ئامانجی ئەم پرۆژەیە بەهێزکردنی پێکەوە ژیان و باشترکردنی کەشی پەروەردەیی لە ناوچەکە لە نێوان خەڵکی خۆدێی و پەنابەراندا. بەخێرهاتنی هەرێک لە بەڕێزان خاتوکێڵی کلەمێنس جێگیری کۆمیسیاری باڵای نەتەوەی یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران، بەڕێز ئالان حەمەساعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر دەکەین. دووبارە زۆر بەخێرهاتنی ئامادەبووان دەکەین بە تایبەتی نوێنەرەکانی ڕێکخراوەکان و دام دەستگا جیاوازەکانی حکوومەت و نوێنەری خەڵکی شاری کەورگۆسک و پەنابەران. ئەم پرۆژەیە لەلایەن کۆمیسیاری باڵای نەتەوەی یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران بە هەمانگی لەگەڵ هەریەک لە بەڕێوەبەرایەتی کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەرایەتی ناحیە و شارەوانی کەورگۆسک دروستکراوە. ئەم پرۆژەیە نزیکەی 550,000 دۆلاری بۆ دابین کرابوو لەلایەن کۆمیسیاری باڵای نەتەوەی یەکگرتووەکان. لێرەوە دەمانەوێت زۆر سوپاسی هەریەکە لە بەڕێوەبەر و کارمەندانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و خەبات و قایمقامی قەزای خەبات و بەڕێوەبەری ناحیەی کەورگۆسک و بەڕێوەبەری شارەوانی بکەین بۆ ئەرکوماندووبوونیان لە دابینکردنی زەوی و کارمەند و کەلوپەل بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە کە گفتی بەردەوامیدانی پێدرا بۆ خزمەتکردنی دانیشتوانی ناوچەکە. So let me conclude, please, by once again congratulating the Kurdistan Regional Government for setting an example with its landmark decision to welcome refugee children and teachers into the public education system. UNHCR and education partners will continue to stand by you as you embark on the second phase of the refugee education integration policy and as it's rolled out this academic year and beyond. Thank you very much. لە کۆتاییدا سوپاس و پێزانینی خۆم دووپات دەکەمەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بوونی بە نمونەیەکی درەوشاوە و لە بەخێرهاتنکردنی منداڵان و مامۆستایانی پەنابەران و پەناخوازان لە کەسی خوێندنی گشتیدا. ئێمە زۆر دڵنیان کە وەزارەتی پەروەردە بەردەوام دەبێت لە ڕوانگەی جێبەجێکردنی کۆناغی دووەمی سیاسەتی تێکەڵکردنی خوێندنی پەنابەران بۆ ساڵی خوێندنی 2023-2024 و 2024 و ساڵانی دواتریش. زۆر سوپاس. ئامادەبوانی بەڕێز زۆر سوپاس. حکوومەتی هەرێمی کوردستان مافی خوێندنی بۆ هەموو کەسێکی دانیشتووی هەرێمی کوردستان بە ئەرکێکی خۆی زانیوە و ئەمەش لە چوارچێوەی بنەمای جارنامەی جیهانی مافی مرۆڤ بۆ دەستەبەرکردنی خوێندن و هەروەها هەموو ئەو ڕێکەوتن ناوە نێو دەوڵەتیانە هەیە کە مافی خوێندن لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤە و دەبێتە هۆکارێک بۆ دەستەبەرکردنی مافەکانی دیکەش لە کۆمەڵگا. واتە کە توانیت مافی خوێندن دەستەبەرکەی بۆیە بتوانێت مرۆڤ ئاسوودە بێ یان شاد بێ بە مافەکانی دیکەی لە ڕێگەی مافی خوێندنەوە بێ. ئەگەر مافی خوێندن دەستەبەر نەکرێ هۆشیاری بە مافە مەدەنی و مافە سیاسی و مافە کۆمەڵایەتی و مافە ئابووری و مافە کولتوریەکانی دیکە دەبێتە زەحمەت. بۆیە مافی خوێندن لە زۆر ڕێکەوتن ناوە نێودەوڵەتیەکان بە حەقێکی مزاعف بە مافێکی دووبارە یان دوو جار زیاد لە مافەکانی دیکە ئەژمارەکرێت. لەو ڕوانگەیەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە کە خوێندن بۆ هەموو لایەک دەستەبەر بکە. وەک ئاگادارن هەرێمی کوردستان لە ساڵی 2014 ڕوبەڕووی چەند جۆرێک لە حاڵەتی کۆچکردن بووە. یەکێک لەو جۆرانی حاڵەتی کۆچکردن کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد حاڵەتی پەنابەران بوو کە لە دەوڵەتانی دراوسێەوە بەهۆی دۆخی ئەمنی بە تایبەتیش لە سووریاوە ڕویان دەکردە هەرێمی کوردستان و دۆخێکی دیکەش حاڵەتێکی دیکەەوە بوو کە لە دوای داگیرکردنی مووسڵ لە هەندێک ناوچەی پارێزگاکانی عێراق و پارێزگاکانی باکوور بە تایبەت لەگەڵ پارێزگا غەربیەکان
تا ڕادەیەک ئاوارەبوونێکی شبه جەماعی ڕووی لە هەرێمی کوردستان کرد. واتە هەرێمی کوردستان کەوتە بەردەم دوو ئالێنگاری جیاواز. یەکێکیان ئەوانەی لاجئینن، کۆچبەرانن کە لە دەرەوەی وڵاتەوە هاتوونەوەی کەشیان نازەحینن، ئاوارەکانی ناوخۆن کە لە ناو هەرێمی کوردستان هاتوون. جەنابی سەرۆک بارزانی هەر لە ساڵی 2014 فەرمانی دا بە گشتدام و دەستگاکان کە ئەوەی پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار بن لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی کە پێکەوە بتوانین هەموو لایەکمان مافی خوێندنیان بۆ دابینکەین. لە هەرێمی کوردستان ئێستا هاوکاری کراوە، هەماهەنگی کراوە بۆ دابینکردنی مافی خوێندن بۆ 152,000 قوتابی عەرەبی ئاوارەی ناوخۆ کە لە بارە قانونیەکەی پیانەوترێ نازحین و لە قوتابخانەکانی سەر بە حکوومەتی عێراقی خوێنن و ئێمەش لە حکوومەتی هەرێمی کوردستان قوتابخانەمان بۆ دابینکردن کە زیاتر لە 140 قوتابخانەیە. ئەوەی دیکەش ئەوانە بوون کە پیانەوترا پەنابەرانیان لاجئین لە ساڵی 2014ەوە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوانەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقی شکاریان کردووە هەماهەنگی کراوە چەندین قوتابخانە دروست کراوە بۆ ئەوەی کە منداڵی پەنابەر لە ناو قوتابخانەکان بخوێنێەوە بێبەش نەبێت لە خوێندن. لەو ڕوانگەیەشەوە لە ساڵی ڕابردوو لە 2022 هەنگاوێکی گرنگمان نا بە هاوکاری هاوبەشەکانمان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە هەماهەنگیمان کرد بۆ ئەوەی کە سیاسەتی تێکەڵکردن ئینتیگریشن پۆلیسی ئێجوکیشن جێبەجێ بکەین لە هەرێمی کوردستانە کە ئەو سیاسەتە بریتی بوو لەوەی کە قوتابیانی پەنابەر کە لە دەوڵەتێکی دیکە هاتوون لەگەڵ قوتابیانی خانەخوێ لە ناو هەمان قوتابخانە بخوێنن و بۆ قۆناغی 1 تا قۆناغی 4 لەم بابەتە سەرکەوتوو بین لە پۆلەکانی 1 و 2 3 و 4 لە قۆناغی بنەڕەتی سەرکەوتوو بین و زیاتر لە 46,000 قوتابی سوودمەند بوون لە قۆناغە. ئێستا لە سەروبەندیەوەین کە دراسی قۆناغەکانی باشتر کەین بۆیە سیاسەتی تێکەڵکردنی قوتابیانی پەنابەر بە قوتابخانەکانی خانەخوێ بە قوتابخانە نیشتیمانیەکان زیاتر بکەین. ئەمەش لە ڕوانگەی تێگەیشتنمانە لەوەی کە دەبێت خوێندن دەستەبەر بکەین بۆ هەموو دانیشتوویەک کە لە هەرێمی کوردستاندا. لەم بارەیەشەوە سوپاسی هەموو بەڕێزاناکەین کە لە ئێجوکیشن کلاستەر پەیوەندیمان هەبووە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتیش سوپاسێکی بێپایان بۆ UNHCR کە ڕۆڵی گرنگیان هەبووە لە پاڵپشتیکردن و پشتگیریکردنی سیاسەتی تێکەڵکردن و هەم ڕۆژ ئەم قوتابخانەیە کە لە کەورگۆسک ئەکرێتەوە لە چوارچێوەی ئەو پاڵپشتەیە کە UNHCR دابینی کردو بۆ پرۆسەی تێکەڵکردنی قوتابیانی پەرامبەران لەگەڵ قوتابخانەکانی خانەخ. دووارە بەخێراتنی خاتێکیاڵی کلیمەنتسەکەم و سپاس بۆ تیمەکەی بۆ هاوکاران بۆ بەڕێزان و سپاسیش بۆ بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و پەروەردەی قەزای خەبات کە هاوکار بوون لە دابینکردنی پێداویستیەکان بۆ ئەوەی کە بتوانین خوێندنێکی باشتر چونکە ئێستا پەروەردەیەکی باشتر یان خوێندنێکی باشتر دەبێت ئامانجی هەمومان بێ بە تایبەتیش ئەو قوتابیانەی کە پەنابەرن دەبێت بۆ شێوەیە خزمەتیان بکەین. سپاس بۆ ئامادەبوونی وڵات. برای بەڕێز و خۆشەویستم دکتۆر ئالان حەمەسعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان خاتوکەیلی زۆر بەخێربێی لە بۆ هەولێر لە بۆ هەرێمی کوردستان بە هیوای کاتێکی خۆش هەموو لایەکتان بەخێر بێن. خاتون نیکۆڵ خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی دیکە لە پرۆژەیەکی دیکەی خزمەتگوزاری یەکتر دەبینینەوە. پێشەموو شتێک سپاس بە ناوی پارێزگای هەولێر سپاس لە بۆ UNHCR لە چوارچێوەی بەرنامەکانیان ئەوڕۆ خۆشحاڵ بووین بەکردنەوەی ئەو قوتابخانەیە لە شوێنە گرنگەکانی سنووری پارێزگای هەولێر. قوتابخانەکە 12 پۆلیە و کە زیاتر لە 600 قوتابی خانەخوێ و کەمپ لێرە سوودمەند دەبن. ئەوە مانایەکی زۆر گەورە نیشان دەدا لە خزمەتی مرۆیی لە خزمەتی ئەوانەی کە پێویستیان بە خزمەتی زیاتر هەیە. لەگەڵ سوپاس لە بۆ UNHCR و سوپاس لە بۆ وەزارەتی پەروەردە و پلانەکانی وەزارەتی پەروەردە کە هاوکات لە تەواوی هەرێمی کوردستان هەولێری پایتەختیش بە پێی خصوصیەتی خۆی و بە پێی ژمارەی دانیشتوان و پێداویستیەکانی لە ناو پرۆژەکانی وەزارەتی پەروەردە جێگای بۆتەوە.
گژمەی تێچووی تەوابوونی ئەو قوتابخانەیە 547,599 دۆلارە و هەروەها لەگەڵ ئەوەشدا جێگای خۆیەتی دەستخۆشی لە شارەوانی کەور و گۆسک بکەین بە دابینکردنی زەوی و دەستخۆشی زۆر لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بکەین بە دابینکردنی ستاف و هەروە پێداویستیەکانی قوتابخانەکە لەگەڵ سوپاس و دەستخۆشیش لە قایمقامی قەزای خەبات بە پەروەردەی قەزای خەبات و هەروەها ناوەندی قەیرانەکانی پارێزگا و بەڕێبەری پێشووی ناحیەی کەورگۆسک و بەڕێبەری ئێستای ناحیەی کەورگۆسک کە هەمیشە وەکو داکۆشیکارێک لە بۆ هەموو سنوورەکان و لە بۆ سنوورەکەی خۆیان هەوڵ دەدەن پرۆژەی وا ئەنجام بدرێ و بە دووەداچوونی بەردەوامیان کردێ لە سەرکەوتنی ئەو پرۆژەیەدا. ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان لە خزمەتگەیاندن بە ئاوەرە و پەنابەرەکان بەرمەبنای تێگەیشتن و ڕوویا و ستراتیژەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە دیوە مرۆیەکەی و بە تایبەت لە تێڕوانی نەقوڵەکانی جەنابی سەرۆکی حکوومەت ڕەنگی داوەتەوە کە جگەل لە قەیرانە داراییەکان و قەیرانەکانی دیکەی کە لە هەرێمی کوردستانی شەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵیدایە بە پێ ئەو میکانزم و بە پێی ئیمکانیەتی بەردەست خزمەتی ئاوەرە و پەنابەران بکاتن. لێرە بە دەرفەتی دەبزانم جارێکی دیکە داوا لە هەموو ئاژانسەکانی UN و بە تایبەتی UNHCR بکەین لەگەڵ ئەو بڕیارەی داخستنی کەمپەکان کە بڕیارێکی سیاسی لەلایەن حکوومەتی عێراقەوە و هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەت خواستی ئەویان دەربڕیوە ئێمە خوازیارین ئاوارەکان بە ئارەزومەندانە بگەڕێنەوە زێدی خۆیان بەڵام بە زۆرە ملێ هەرێمی کوردستان لەگەڵ گەڕانەوەی هیچ ئاوەرە و پەنابەرێک نییە لۆیە ئیمکانیەت و پێداویستیەکان و پشتیوانیەکانی ئەو بابەتە لەلایەن ئاژانسەکانی UN و وڵاتانی کۆمەک بەخش کەمی کردیەوە ئەرچی ئێمەی لە حکوومەت قڕس کردیەوە خزمەت گوزاریشی لەسەر ئەو خۆشەویستانەمان کەم کردوتەوە داواکارین ئەوان هاوکار بن وەک هەمیشە لە ڕێگەی ناوەندی قەیرانەکانی پارێزگا لە پرۆژە خزمەت گوزاریەکانی کەمپەکان هاوکار و پشتیوانی لە کارەکانی حکوومەت بکەن تا بتوانین بە باشترین شێوە خزمەتی ئەو خۆشەویستانەمان بکەین کە ئەوڕۆ لێرە وەکو پەناگەیەکی ئارام لە هەولێری پایتەخت لە هەرێمی کوردستان ئەوان لەو جێگە ئارامە ژیان بەسەر دەبن تا دەگەنە ئەو ڕۆژەی هۆکار و بربەستەکانی بەردەمیان کەم دەبێتەوە بەسەر بەرزانە و بە ئارەزومەندانە دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. دووبارە سوپاس لە بۆ UNHCR، سوپاس لە بۆ وەزارەتی پەروەردە و جەنابی وەزیری پەروەردە، دەستخۆشی لە قایمقام و بەڕێوەبەرانی ناحیە و ناوەندی قەیرانەکان و بەڕێوەبەری گشتی پەروەردە و شارەوانیەکانی کەورگۆسک و هەموو ئەو دامەزراوانەی بوونە هۆکاری ئەوەی کە ئەو پرۆژەیە سەرکەوتوو بێتن ئێستا بە خۆشحاڵیەوە بەڕووی ئەو خۆشەویستانەمان کە زیاتر لە 600 قوتابیە دەکرێتەوە بە ئومێدی ئەوەی ببێتە هۆکارێکی دیکەی پێشوەچوونی ڕەوتی پەروەردە و خوێندن لە هەولێری پایتەخت و لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە کەورگۆسک. هەمولایەکتان بەخێر بێن بە هیوای هێوارێک خۆش. قوتابخانەیەکی 12 پۆلیمان کردوتەوە کە لەلایەن ڕێکخراوی UNHCR دروست کراوە. سوپاس بۆ ئامادەبوونی خاتو کێڵی کلێمەنتس جێگری کۆمیسیاری لەتەوە گروپەکان بۆ کاروباری پەنابەران لەگەڵ جەنابی پارێزگار ئەو قوتابخانەیەمان کردوتەوە و ئەوە چەندەمین قوتابخانەیە کە لەم سنوورە دەکرێتەوە. هەر لەم هەفتەیەش بڕیار وایە قوتابخانەیەکی دیکەی نۆپۆلی لە سنووری قەزای خەبات بکرێتەوە و قوتابخانەیەکی دیکەی 18 پۆلیش ئامادە کراوە بۆ کردنەوە لە ناو ژیانستی. بەو شێوازە ژمارەیە قوتابخانانە کە لە ماوەیەم چەند مانگەی ڕابردوو لە قەزای خەبات کراونەتەوە زیاترێکە بێت لە 5 قوتابخانە و بەرنامەیەکیشماندانەوە بۆ نۆژەنکردنەوەی ژمارەیەک لە قوتابخانەکان. ئەم قوتابخانەیە لە چوارچەوەی سیاسەتی تێکەڵکردنی قوتابیانی پەنابەران بووە کە ئەم ساڵ ئێمە لە وەزارەتی پەروەردە لە پۆلەکانی 1 تا پۆلی 4 جێبەجێمان کردووە
و سەرکەوتنی تیا بەدەست هاتووە وێڕاوەی کە هەندێک کەم و کوڕی و ئالەنگاری هەبووە بەڵام بە شێوەیەکی گشتی قۆناغێکی سەرکەوتوو بووە زیاتر لە 46,000 قوتابی پەنابەر لە ناو قوتابخانە حکوومیەکان جێگەی خوێندنیان بۆ کراوەتەوە و ئێستا لە دراسەکردنی هەنگاوی دووەمین سوپاس بۆ پاڵپشتی UNHCR سوپاس بۆ پاڵپشتی بەڕێز پارێزگاری هەولێر و قایم قامێتی قەزای خەبات و ناحیکە وەرگۆز کۆمەوە بە ڕێزانەی کە لایانی معنی بوون لەم پرۆسەیە و دەستان خۆش مامۆستا لوقمان بەڕێوەری گشتی پەروەردەی هەولێر لێرەیە تا ئێستا 86 ژووری خوێندن دروست کراوە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و چەندین قوتابخانە نۆژەنگ کراوەتەوە بەس دروستکردنی ژوورەکان زیاتر لە ملیارێک و 600 ملیۆن دینار بۆ داتای دوێنێ کە نیسبەی ئینجازیان لە 180 ینی بەشێکیان تەواو بووە بەشێکیان لە 120 ماوە لەگەڵ ئەوەشدا مامۆستا لوقمان 100 قوتابخانە زیاتر تعمیراتی بۆ دەرچوو 105 قوتابخانە تعمیراتی بۆ دەرچوو لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر لەسەر بودجەی وەزارەتی پەروەردە بۆ شوێنەکانی دیکەش دەرچووە بۆ دوهۆک دەرچووە بۆ سلێمانیژە موافقەتانە دەرچووە بۆ گەرمیان بۆ وەڵەبجە بەڵام بە تەئکید قەزای خەباتیش لە زمنی ئەوانەیە کە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێرەوە نۆژەنگکردنەوەی بۆ دەرەچێەوە بۆ قۆناغی ئایندەش قوتابخانەیەک لێرە پێویستکە بە جۆرەی توانای حکوومەت ئێمە کاری نۆژەنگکردنەوەی تیا ئەنجام بدەین.